لا کوردستان 24 و لا پروگرامی ئێوارە 24 لەگەڵتانی نەم کاتتان باش بۆ پروگرامی ئەمجارەشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون پێکەوە بینەری دەبین. لە دیاربەکر و لە مانگی ڕەمەزان شیرنەمەنیە تایبەتەکان پڕفرۆشترینە. قەیسەری نەقیب کۆنترین بازاڕی شاری سلێمانیە و تا ئێستاش وەک خۆی ماوەتەوە. پەیوەندیەکانی نێوان بەڕۆژوبوون و وشکبوونی پێست و دروستبوونی پەڵە و ماک لە ئینفۆگرافیکێکدا. ئێوارە 24 دەبێتە میوانی هونەرمەندی گۆرانی بێژ دیاری قەرەداغی. هاوڵاتیەک لە سەی سایاق کێڵگەیەک بۆ خۆی دروست دەکات و بەرهەمەکانیشی تێدا دەفرۆشێت. میکانیکێکی پیشەسازی لە دهۆک باس لە پیشەکەی لەگەڵ کار و گەرما و هەروەها بەڕۆژبوون لە مانگی ڕەمەزاندا دەکات. نەبوونی کارەبا کەمی ئاو وە گەرمی هەوا وای لە ئاوارەکانی عێراق کردووە لە کەمپێکدا دۆخێکی خراپ و قورسیان بۆ دروست ببێت. لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان ئەو جۆرە شیرنەمەنیانەی کە تایبەتمەندیەکی خۆیانیان هەیە خواست لەسەری زیاتر دەبێت. دەچینە باکووری کوردستان و لە شاری دیاربەکریش جۆرە شیرنیەک دروست دەکرێت کە خەڵک لە مانگی ڕەمەزاندا زۆر خواستیان لەسەر دەبێت و ئیتر کڕیارێکی زۆریش ڕوو لەو شوێنانە دەکەن کە و شیرنیانە دەفرۆشن. لێرەدا ئاشناتان دەکەین بۆ چۆنیەتی دروستکردنی شیرینی تایبەتی شاری دیاربەکر. یا گولاجامه شیر و شکر چیلبه فستقی می عنتبه شیر می پزایه هم چیلکن روزان رمضانه başla کنه یکی شیر می پر نه سال به نه گرم به الگ به صافی تک تک حبو باش می شیو کن شیر کن هم وی آره روانه دکن دقت قاد کی داوین بینی قاد کی داوین سری گه پر کلاندی نبه پر کلاندی می ویا نر پر نر به باش نه اصلا گاوا قاتا قوامت آره را گه کی پر اگ نبه اما په زیاده در نبه شیرا آره را داوین په نر وره şeker lazım, iki vanilya lazım, fıstık lazım. Fıstığı Antep'i, şire peze, şire teze. Ne paket? Yek teze, teze daha kaçtı. Gava şire me teze bir, ek bir daha kaçtı. Gülaca me daha kaçtı. Valla dez şey be daha kaçtı. Hazır yani hem hazır tavsiye nakin. Biraz fıstığı me Antep'i. Hem bol sermiştim. Paket dağıldıkın dikkat. Kat ki davecin olasına fıstığı olavın bir kat izlavın seri. O bağlı tekrar ki daha fıstığı baveci. İdeal abi abi. امی اون لازم فسقو گادامین قد کی داوسا وانا دامین سری بینی سری تبوسا شیر دار کن پنرم دست gram şeker emdikini bardak ki bardak abi bardak ki abi dist 20 gram falan te emşiru şeker dikini em gülaj o gava dizmiş dikin ondan sonra şiremey mayı em dikin eseri peynir meri ortalama tepsi ki 4 kilo şirdarı se 4 kilo şeker zini 60 gram falan dini em dikin 20 perçe em kiraz oldun seri her dilime ki kiraz ekemden seri دەچینە سلێمانی و قەیسەری نەقیب کە کۆنترین بازاڕی شاری سلێمانیان
دەگوترێت کە ئەو کاتە ئەو بازاڕە شوێنی شێخ و جوولەکەکان بووە بەڵام لەگەڵەوەشتا تا ئێستا وەکو خۆی ماوەتەوە و هەروەها بازاڕێکی جەنجاڵیشە و خەڵکی ڕۆژانە بۆ دابینکردنی پێداویستیەکانیان و کڕینی ئەو شتانێک کە دایانەوێ ڕوو لە بازاڕی نەقیب لە سلێمانی دەکەن. ئەم قەیسەری نەقیبە لە ساڵی 1900 بە شێخانی بڵێن سلێمانی دروست کراوە سەرپەرشتی شێخ مستەفای نەقیب کە پێڵەن سەی مستەفای نەقیب بە ناوی ئەو نەقیبەوە لەقەبی شێخان بڵێن وەکو سەرکردەیەکی شێخانی سلێمانی وا بوو کەلیمەی نەقیب لە عەرەبیەوە هاتووە ساڵی 1900 دروست کراوە بەس ئیتر ئەو گۆڕانکارانی کە بەسەری هاتووە زۆری من بازێکی منەبیر ناون لەبیرێکە جارێک سوتاوە لە 1970 و جارێکی کە چەند جاری کە لافاو لە 1950 لەیاوە ئەوەم لەبیرێ و چەند جاری کە لافاو هاتۆتە ناوە بەڵام ئەو زەرەی نەبە وەکوی 1950 و وەکو سوتانەکە بەس ئیتر ئێستا بڵێن بەشبەش کراوە فرۆشراوە بۆ بەشبەش هەمووی مڵکی خۆیەتی و بەشێکی کەمی شارەوانیە بەشێکی کەمیشی شێخانی پێوە ماوە بەڵام ینی زۆر کەم. وڵی بە زۆری بە جیاوازەکەی ئەوەیە کە زۆر ئیشی وردەی خەیاتی و بابەتی ئافرەتانی لە کۆنەوە وەکتی خۆی چۆن دەڵێن جوولەکەی تیا بۆ هەل لێرە ئیشی ئاڵتونیان کردووە و هەر لەو کۆنەی ئەسای بابەتی خەیاتی و مت و مور و ئەو شتانە بە زۆری لێ ڕافرشێ بە زۆری ئەوەیە کە قەرەباڵەکە سەری تێکردەوە جا بازاڕێکی کۆنووکو ئەر ئاسارێکە بڵێن دارێ ئاسار ئەیوە وەریگرێت تا ئێستا بڵێن سەرپەرشتی ناکات وەکو خۆی بەڵام وەکو بازێش ناڵێ دەستکاری قەیسەرەکە بکرێت داری ئاساری ناخۆی ئایدی داری ئاسار ئامە من 33 ساڵە لێرەم لە ساڵی 85 لێرم لەمانی هەشتەوە باوکم لە ساڵی 1961 کاری بەهارات و عتاری و گوژوگیای کوردەواری کردووەوە تا ئەم کاتەش بەردەوامە وەکو خودی خۆشم لە مناڵی و لەگەڵ باوکما بووم بەڵام وەکو سابەتی لە ساڵی 1970ەوە خۆم لەم دوکانم و پەرم بەم دوکانەیە و کارەکەشم خۆش ئەوێ وەکو خۆشەویستی بۆ کارەکەم و خۆشەویستی بۆ دەربڕینی ئەو کەسانێک کە سەردانم بکەم بۆ دوکانەکە و بۆ شارەکەم تا ئەم کاتانە هێشتومانەتەوە و بەردەوامی لەسەر ئەم کار وەکو بابەتی دوکانەکە بابەتەکانمان زۆرە چکە کارکردن لەم بوارەیە وەکو بەحر وایە بەڵام وەکو خودی دوکانەکەی ئێمە تا ئێستا مۆرکێکی کوردەواریمان پێهێشتۆتەوە چکە هەتا ئەم چرکە ساتش لەگەڵ فرۆشتنی بەهارات و جۆرەها گوژوجیا هەر بەردەوامین و ئەو شتانێک کە لای ئێمە هەیە بەتایبەشتی فرێشن واتە شتە ئەسڵیەکە ئەفرۆشین وەکو گوژوجاکە خۆی نەک وەکو پاکەتات ئەوانەمان نییە شتەکان لە زۆر شوێنەوە بۆمانە بەتایبەت وەکو بەهارات ئەگەر باسی بەهارات و کاری عتاری بکەین لە هیندستان زۆر بۆمانێت لە بەغا بۆمانێ لە ئێران بۆمانێ بەڵام وەکو گوژوجیا کوردستانی خۆمان زۆر دەوڵەمەنەبەوە و تا شتی کوردەواری خۆمان وەستا بێشتی دەرەوەی کوردستان وەرناگرین بۆ لەبەر ئەوەی شتی کوردی خۆمان تاکو بڵێ لە لووتکە بۆ باشی. لە مانگی ڕەمەزاندا لەگەڵ بەڕۆژووبوون و ئیتر گۆڕینی ژەمە خواردنەکان کۆمەڵە کێشەی تەندروستی ڕوبڕوومان دەبنەوە لەوانە وشکبوونەوەی پێست یا هەروەها دروستبوونی پاڵە و ماک لەسەر پێستە کە لە مانگی ڕەمەزان و لە کاتی بەڕۆژووبووندا زیاتر دەردەکەون لەم ئینفۆگرافیکەدا باس لە هۆکارەکانی دروستبوون و ڕێنمایە تەندروستیەکان سەبارەت بە دروستبوونی ئەو جۆرە کێشە تەندروستیانە دەکەین. ماک و پەڵە و وشکبوون ئەو کێشە تەندروستیانن کە ڕەنگە لە کاتی بەڕۆژووبوون پێستمان تووشی بین و جوانی و درۆشانەوە لە دەست بدات کەمبوونەوەی ئاوی خواردنەوە و ڕێژێشلە لە لەشمان وا دەکات پێست وشک بێتەوە بە تایبەت لە وەرزی گەرمادا کە بەهێزی تیشکی خۆر پێستمان تووشی سوتانەوە و چرچولۆتی دەکات لەبەر هەستیاری پێست بۆ و گۆڕانکاریانی لە خۆراک ڕوودەدات بە تایبەت لە گۆڕانی کاتی خواردن و جۆری خواردنەکان پێویستە ڕەچاوی ئەو ڕێنماییانە بکەین کە پێویستن بۆ مانەوەی پێست بە تەندروستی. ئاو خواردنەوە بەڕێکی پێویستە لە نێوان ڕۆژ و شکاندن تا کاتی پارشێ و 2 لیتر واتە 8 پەرداخ ئاو بخورێتەوە. هێشتنەوەی پێست بە شێداری ئەویش بە زووزوو شوشتنی دەموچاو یان بەکارهێنانی کرێم و جیراوەی تایبەت لە دوای خۆششتن یان پێش نووسن دوورکەوتنەوە لە مێکاپی زۆر
مەیکاپی ئەستور و بەهێز بە تایبەت لە کاتی ڕۆژوودا هۆکارێکی ترە بۆ وشکبوونەوەی پێست کە دەبێتە هۆی جیرانی کونە بچووکەکانی پێست و دەرکەوتنی پێست وەک دەمامک. هەروەها لادانی مێکاپ بە ئاو و جیراوەی تایبەت گرنگە بۆ مانەوەی پێست بە پاراوی. دوورکەوتنەوە لە تیشکی خۆر بە تایبەت لە کاتە زۆر گەرمەکانی ڕۆژ هەروەها بەکارهێنانی دژەخۆرەکان گرنگن بۆ ڕێگریکردن لە تیشکە زیانبەخشەکانی خۆر. خواردنی سروشتی و تەندروست. خۆراکی تەندروست وەک میوە و چەرەزەکان و ماست و بەرهەمە شیرەمەنیەکان هۆکارن بۆ مانەوەی پێست بە جوانی و یارمەتی دەرن بۆ نوێبوونەوەی خانەکان. چارەسەری پێستت بکە. ئەو کەسانەی هەستیاری پێستیان هەیە دەبێت بە وریایی جۆری خۆراک و تەواوکەرە خۆراکیەکان کە کانزا و پێکهاتەی پێویستی تێدایە بۆ پێستیان هەڵبژێرن. ڕێنمایی لە کەسی شارەزا وەربگرن پێش بەکارهێنانی جیراوە و کەرەستە جوانکاریەکان. هەروەها دەتوانرێت هەفتانە دەمامک بەکار بهێنرێت بۆ پێستی دەموچاو بۆ خاوێنکردنەوە و کردنەوەی کونیلەکانی پێست تاوەکو درەوشاوەتر و نەرمتر دەربکەوێت. دیاری قەرەداغی یەکێکە لەو هونەرمەندە گۆرانی بێژە کوردانەی کە لە ڕێگەی ستایلێکی تایبەتی خۆیەوە هەوادار و هەروەها بینەر و بیسەرێکی زۆری هەیە. ئەم ئێوارەیە بێکەوە میوانی دیاری قەرەداغی دەبین. ئەو بۆ ئێوارە 24 کۆمەڵێک لە تایبەتمەندیەکانی ژیانی کۆمەڵایەتی خۆی دەخاتەڕ. من کارمەندم لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر و بانیان کە ئەچم بۆ دەوام کارەکانم جێبەجێکەم و ڕانەپەڕێنم و هەروەها ئەگەر و کارە ئیزافیانەمان هەبێ لە بواری تیڤی و لە بواری ڕاگاندن کارەکەم و هەمیشە کاری هونەریش جارێکی کە داخڵە بێتەوە لە ناو کارە تایبەتیەکانی خۆمە یا ئەو کارانی کە لە دەرەوەی کاری هونەریە واتە و خۆشببختیە بۆ من کە زۆربەی ئەو کەسانە کە من مامەڵیان لەگەڵاکەم و من پەیوەندیان لەگەڵاکەم کەسانی ڕۆشنبیر و هونەرمەند و لەبەرەوە زۆربەی کارەکانم ئاواهەیە. من لەگەڵ خێزانەکەمەوە لەگەڵ دوو کوڕما کە یەکیشیان خوێندکاری زانکۆی ئێستا یەکێکی تریشیان کاک ئاریا کاگەلەندم خوێندکاری زانکۆیە و ئاریاشم تەلەبەی پۆلی پێنجی سەرەتاییە. خێزانەکەم مامۆستایە لە ئامادەییەکە. ژیانی ئێمە ژیانێکی سادەیە زۆر سەرقاڵین بە دروستی باش پەروەردەکردنی مناڵەکانمان. وەکو خۆشم ئەمەیە وەواشم هەستەکەم ئەمەیە باوکیی هێزگار باش بم و ئەگەر چی زۆر ناڵێم کەسێکی زۆر نمونەییم چکە هەمومان هینی خۆمانمان هەیە بەڵام هەوڵە دەم یعنی هەموو ژیانم هەموو ئاراستی ژیانم بۆ مناڵەکانم بێ بۆ ماڵەکەم بێ. وەکو خۆشم زۆر جار هاوکاریانم هاوکاری مناڵەکانم بۆ لێپرسینەوەیان لە خوێندنیان چکە بۆ من کە وەکو باوچێک گرنگترین شت لە لام خوێندنیانە یعنی ئەوە خستومەتە سەرەتای هەموو شتەکانی ژیانی ئەوان و ژیانی خۆشم داکیشیان بە هەمان شێوە وەکو ژیانی خۆشم من حەزەکەم هەمیشە ماڵ پاک و تەمیز بێ و ڕێک و پێک بێ و بۆیە زۆر جارە ئەرکە خێزانەکەم هەمووی بە جوانی ئیکا و منیش حەزەکەم هاوکار بم. زۆر جارەوە خۆشی پێم دەڵێ ئەڵێ لەبەرەوەی تۆ زۆربەی کار لە دەرەوەی تو کار دەکەیت و بە هەمان شێوە ئەویش بەڵام حەزەکە و کارەکان خۆی بیکا بەدەستی خۆی بەڵام ناکاتەوەی کە من هەر هاوکاری نەبم منیش هاوکاریم. بەگشتی و ڕنگانی کە من زۆر ئەیپۆشم لە جلوبەرگەکانە ڕەنجی بێجیە ڕەنجی نیلیە ڕەنجی ڕەش و ڕەساسیە وەکو جل بۆ شتەکانی تریش زۆر حەزم لە میکسێکی نێوان تێکەڵەیەکی نێوان ڕەنجی ڕەساسی و مارۆنیە. زۆرێک لە ئازیزان و خۆشەویستان و هەوادارانی بەرهەمەکانی من دەپرسن بۆ دەنگنیە لە کاتێکا کە من کاری نوێم هەبووە ینی کاری تازەم هەبووە لەبەرەوەی دنیا جەنجاڵ بوو میدیاکان تێک چڕژاون بەسەریەکە و خەڵک زۆر سەرقاڵ بوو بەڕاستی خەڵکیش نازانێت بە سێری چی بکە ینی وای لێ هاتووە چاوەکان ڕۆحەکان فرای ئەوە ناکەێت سێری هەموو شتێکن لەبەرەوە هەندێ بەرهەموو نەبێ. من بەرهەمی تازەم هەبوو لە ماوەی پێشووە کە کلیپێک بوو بە ناوی یاد و جوانیم بەرهەمەم پێشکەش کرد و کۆمەڵێک بەرهەمی سینگڵم ماوە لە لای خۆم
کە دەمەوێت کاتیان بەمێ ینی کاتیان بەمێ ماوە بخەمە بینیانەوە ئەم بەرهەمانە تۆمار بکەم بەرهەمێکم هەیە کە لەگەڵ هونەرمەند کاگ ئارەم سەردار کردومە لە ستۆدیۆکی ئەو کردومە دەمێکم بەرهەمەم کردو نزیکەی 2 ساڵە ئەم بەرهەمەم کردووە ئەمانەی دەرفەتێ دروستکەین کە ڤیددیۆکلیپێکی بۆ دروستکەین و ئەوە ببێ بە بەرهەمێکی جوان و پێشکەشی ئێوە و ئازیزان و هەموو هەوادارانی لە سەر جادەی سەرەکی سلێمانی هەڵابجا جوتیارێک کێڵگەیەکی دروست کردبووە و تیایدا کۆمەڵێک بەرهەمی خۆماڵی بەرهەم دەهێنێت هەر لەوێش کەپرێکی دروست کردبووە و تیایدا بەرهەمەکانیشی دەفرۆشێت بەهۆی ئەو تایبەتمەندیانە و خۆماڵی بوونی بەرهەمەکانی کڕیارێکی زۆر ڕووی لێ دەکەن. ناوم کامەرانە وڵایت ئەم کەپرەمانداناوە بۆ کەسابەت ئەوەی ڕاستی بێ کەسابەت بازاڕیش زەعیفە بازاڕیش زەعیفە و هەندێک شتیشمان کە پێگات ئەوەی ڕاستیوە ئێستا شتی خۆماڵیمان پێگەشتووە وەکو خەیار و بامی ئەو شتانەمان پێگەشتووە بەڵام شتی خۆمان کە پێ ئەگات پارە ناکات ئیسا ئەکسەرەتی شتەکان سووریە و ئێرانی شووتی ئێرانیە و کاڵەکەیە جنوبە و شتی خۆماڵیمان پێگەشتووە بەڵام پارە ناکە شتی خۆمان پێ ئەگات ئیسفادەی لێ ناکەین حکومەت سووریە تورکیە ئەوانە زیاتریەتە ناوە حکومەت ئەگەر پلانی هەبێ ئەو ڕێگانە قەتەکە شتێکی خۆمان پارەکە وەڵایی گەشتیارمان زۆر مشتری گەشتیارمان زۆرە و کاتە جومعان و پێنجشەوان سەژ بەنسبەت ڕەمەزان و هەر خەڵکی منتیقەکەی منتیقەی شارە زوورە و خەڵکی دەرەوەی ژێ هەولێرە زاخۆیە هەموو لەونە مشتری و معامیلمان هەیە لێرە تقریبەن ئێمە 5 ساڵێکە هەبێت وڵا خەڵکی ئەم منتیقە لەسەر بەروبوومی کشت و کاڵیەژی خەڵکیش خەرگی شتی تەماتە و خەیار و تەڕەکاڵەوە شتانەیە خەڵک وەکو جاران خەرگی گوڵە بە ڕۆژێ و تەماتەیە و خەیار و ئەوشتانێت لەم منتیقا میوەمان هەیە با بەرهەمیت میوەمان هەیە قۆخمان هەیە هەڵوژەمان هەیە قەیسیمان هەیە ئەو شتانەمان هەیە میوەی خۆماڵی ئەوایت لە پێگەشت و ژایە وەڵی خەڵکی خۆمان حەزی لە شتە خۆماڵەکەیە ئەکسەرێتی کێ بۆ ئێمە لەوێ ئەکسەرەتی مشتریمان هەیە ئەڵێ ئەمڕۆ خیارمان هەیە خیارەکە پێگەشت و خیاری خۆماڵی حەزی لە شتی خۆماڵیە بەهۆی هاتنی مانگی ڕەمەزان و ئیترمانەوەی خەڵک تا پارشێ و لە ڕۆژدا کارەکان سست و لاواز دەبن بە تایبەتی و پیشەوەرانەی کە بە ڕۆژدا پێشتر دەچوونە سەرکار ئێستا بە شەو کارەکانی خۆیان جێبەجێ دەکەن میکانیکێک لە دهۆک لەگەڵەوەی کە بە ڕۆژوو دەبێت گەرمای شوێنەکەشی تحمل دەکات بەڵام ئیشەکەی خۆی بە وەکو پێویست جێبەجێ دەکات. از خیزاندارم نویم امیره از باب کرک و کچکمه مولا منال باروشکه اما تقریبا 7-8 سال از ویشولید گم از ساعت 10 بیدتم حتی ساعت 5 و 6 اچمامال شوله من هم البره دسکک بید فیت پامپک عادل بید نوزل و بگین الماکینه که بگین گیره کی تشتگی وصل هم روزانه هم شولد گین هاگو شوله مگال گرام بید ام تینا پشتی فداریم هاگو کهربا بید ام بخوتینا شو برای هنگا کو استانگ که بون یعنی مروف یه روزی انو که کوریوی زحمترد که بید یعنی برای هنگا روزی منات گرتن امشین یعنی شو لکی گرام بو مات کرد
ما إمكانيات سرها بون وكا حال حاضر مثلا أف ماكينة ما يوفاكري هذا تقريبا أسبوع يعني إجبار رمضان هم نشين يعني أكو رمضان نبو از بیش متى سه چهار روز به مناط خلاص کردن نسبت خلقی اگه تو مروف سپیدی زیبت شولی قصدو صناعت کرد یعنی حتی ساعت دهونی بکی قصدا که حتی نویجونی برو پیش تینگه خلق چیت نمیدید دنیا گرم تحمل نکرد از وقت اولی که ما بیکاری استوی بودم من دسک سوری بدل که من دسک سوری بدل که من دسک بالعکس خسته عندي اصلا می تویره نشدیو من گفت استوی ور افتوره نشدیو گفتم پتا چه فکر من گفت نزال ما فکر وابو بس نزال ساكمل قاعد دسك بالعكس خسته لە یەکێک لە کەمپەکانی عێراق کە ئاوارەکانی تێدا نیشتەجێن لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان و بەرز بنەوەی پلەکانی گەرما کێشەی نەبوونی ئەو هەروەها کەمی کارەبا کەمێک ژیانی ئەو ئاوارانەی لە ناو کەمپەکاندا قورستر کردووە بەهۆیەوە ئەو ئاوارانە بە شێوازێکی زۆر جیاوازتر دەبینرێن ئەوان پەڕوویەکی تەڕیان لەسەر سەری خۆیان دانا و ئەمە یەکێک لە دیمەنەکانی ناو کەمپێکە لە عێراق بێکەوە دەبینین گەرمای هاوین و تشکی بەتینی خۆر ڕاستەوخۆ لە کەمپی ئاوەرەکانی شاری مووسڵ دەدات گەرماکە بە جۆرێکە گرفتی کەمی ئاو و کارەبای لە کەمپەکەدا دروست کردووە ئەمە ژوای کردووە دانیشتوانی کەمپەکە پارچە پەڕۆیکی تەڕ لە سەریان دابنێن تا هەندێک فێنێک ببنەوە دەیشۆین و لەسەر سەرمانیدا دەنین تا فێنێک ببینەوە وەکو دەبینی دەستی لێدە پەڕۆکە ساردا ئەم کارە لەوە باشترە خۆرەکە ڕاستەوخۆ لێمان بدات مانگی ڕەمەزان هۆکارێکە بۆ ئەوەی ئاوارەکان ئاوی زۆر سرف بکەن چووکە بەشێکی زۆریان بڕۆژوون بەڕێوەبەرانی کەمپەکە ڕایەنگەیاندووە کە لەم ناوچە بیابانیەدا لە توانایاندایە بۆ هەر ئاوارەیەک تەنها 30 لتر ئاوی پێ بدەن لە ڕۆژێکدا ئێمە لە کاتژمێر 11ەوە ئاومان نامێنێت هیچ ئاوێکمان نامێنێت بۆ بەیانی دێنە ئێرە تا ئێرە پڕ دەکەن دەڵین تا ئێرە پڕ بکە دەڵێن نابێت ئەوەندە بەشی خۆتانە ئێمە نزیکەی 200 کەسی نەم کۆڵانەدا ئەوەندە ئاومان پێدەدەن نان خواردن و جلشۆرینمان هەر بەمەندەیە لەگەڵتینی گەرمادا کۆلارەیەک باڵی بۆ گەرمای هاوین کردوتەوە بەهۆی نەبوونی کارەباوە ئاوارەیەک مۆلیدەیەکی دانا و تا بە پارە موبایلی ئاوارەکان شەحن بکاتەوە کە لە پای شەحنکردنی هەر موبایلێک تەنها 500 دینار وەردەگرێت خەڵکەکە هیچی پارەی نییە خەڵکی شتەکانی خۆیان دەفرۆشن تا مۆبایلەکانی خۆیان پێشەحن بکەنەوە لێرە خەڵک بە شێوەیەکی گشتی پارەی زۆر کەمە بەپێی ئاماری نەتەوەیە گردۆکان بەهۆی شەڕەکانی داعشەوە تا ئێستا 600,000 دانیشتی مووسڵ ئاواری ناوچە جیاجاکانی عێراق بوونە لە ئێوارێکی دیکەی مانگی ڕەمەزاندا لە ئێوارە 24ەوە لەگەڵتان بووین سپاس کە بینەر و بیسەری کوردستان 24ن هەر شاد بن